پێوەری زیرەک لە سنووری گەرمیان 66,501 پێوەری زیرەک دانراوە بە ڕێژەی 87 لە سەدی گەرمیان پێوەری زیرەکی بۆ دانراوە. کۆی داهاتی کارەبا لە ساڵی 2021 7 ملیار و 46 ملیۆن دینار بووە. بڕی قەرزی کارەبا لە سنووری گەرمیان 31 ملیار دینار و 646 ملیۆن دینار بووە. پرۆژەی 2021 کارەبا لە سنووری گەرمیان لەسەر هەرسێ بوجەی 108 داهاتی کارەبا لەگەڵ بوجەی ئاسایی بەرەوبەرایەتی گشتی دابەشکردنی کفری و کەلار و خانەقین لەگەڵ بوجەی هاوکاری بڕی 3 ملیار دینار 3 ملیار و 180 ملیۆن دینار بوجە لەم سنوورە جێبەجێ کراوە لەسەر ئەو سێ بوجەی کە باسمان کرد. خۆی ئەبینێتەوە لە ڕاکێشانی کارەبا بۆ 13 گوند لە سنووری گەرمیان لەگەڵ چاکسازی تۆڕی کارەبای نیشتیمانی چەند گوندێک ڕاکێشانی کارەبا بۆ چەند گەڕەکێک لە سنووری گەرمیان لەگەڵ چاکسازی چەند گەڕەکێک لەگەڵ دابینکردنی مەواد بۆ گەنجینەی بەرەوبەرایەتیمان.